بەڵەتشیا سڵاو لە تۆ سڵاو لە بینەرانی نارتی دیارە لە کتێبخانەی گشتی شاری سلێمانیم لە دووەم ڕۆژی هەفتەی ڕۆشنبیری شاری سلێمانیدا کە بۆ نمایشکردنی جوانیەکانی پایتەختی ڕۆشنبیریە لە شاری سلێمانی لێرەدا بە لەلایەن کتێبخانەی گشتی سلێمانیەوە پێشانگایەکی کتێب کراوەتەوە وەگە بینین نزیکی 2000 ناونیشان لێرە نمایش کراوە من بۆ وەرگرتنی زانیاری زیاتر سەبارەت بە ئەو کتێبخانەیەوە و ناونیشانانی کە لێرە نمایش کراون بە چه زمانێکن چرۆ هەمە سەرپەرشتیاری هەفتەی ڕۆشنبیری سلێمانیم لەگەڵایە چرۆخان سڵاوت لێبێ لێرە لە کتێبخانەی گشتی سلێمانی چەند ناونیشان نمایش کراوە و ناونیشانەکان بە چه زمانێکن زیاتر بە خێراتنتانەکەم ماندوو نەبن لێرە نزیکی 1500 بۆ 2000 ناونیشان بەشداری پێکراوە بە زمانی کوردی و عەرەبی و ئینگلیزی و فارسیشی تایە نزیکە 25 کتێبخانە بەشداری کردو و بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن چاوبڵاوکردنەوەش وەکو حکوومەت لێرە بەشداری کردووە ڕۆژانە لە کاتژمێر چەند بۆ چەندم کتێبخانەیە کراوە دەبێ خواستی هاوڵاتیان خوێنەر تا چەند لەسەر کتێبخانەکەەوە لەسەر کڕینی کتێب هەیە ڕۆژانە لە سعات 9 بۆ 6 ئێوارەیە بەڕاستی خوێنەرێکی زۆر ڕوو ئەکاتە ئێرە زۆر باشە پێویستە ئەمە لە مانگێک جارێک ئەم شتە بکرێت بە تایبەتی بۆ شاری سلێمانی کە ناوەندی ڕۆشنبیریە و مەڵبەندی ڕۆشنبیریە لەبەر ئەوەی خوێنەر بەڕاستی زۆر لە کتێب دوورکەوتبەوە بەهۆی سۆشیال میدیاوە زۆر دوورکەوتبوونەوە ئەمە زۆر باشەکەیەنە ئێرە و بە کتێب ئاشنا ئەبنەوە جارێکیکە زۆر سپاس بۆ تۆ دیارە وەک ئاماژەم پێکرد کتێبخانەکە نزیکی 2000 ناونیشان لەخۆگرێەوە 25 ناوەند لێرە ئامادەن بۆی کە کتێبەکانیان نمایش بکەن لێستادا یەکێک لە خاوەنی ناوەندەکانم لەگەڵایە سڵاوت دەبێت تۆ جیاوازی چی ئەبینی لە نێوان ئەم فیستیڤاڵە و ئەم نمایشی کتێبە لێرە و لەگەڵ ناوەند و فرۆشتنی شوێن فرۆشتنی ئیشەکەی خۆت دەوێت تا چەند خواست هەیە لەسەر کڕینی کتێب لێرە چۆنە سەرەتا سڵاو لە جەنابتان سڵاو لە بینەرانتان بە خێراتنتان دەکەین جیاوازەکەوەی لێرە کۆمەڵی دەستگا لە یەک شوێن کۆبوو نەتوانێت خەڵکەکە ئەو خوێنەری کە دێت دەتوانێت بە ئاسانی ئەو کتێبانەی کە دەیەوێت تەمانە ئەو خوێنەری دەیەوێت بۆ یەک ناوەند نایەتن سەردانی هەموو ناوەندەکان دەکات دەتوانێت ئەو کتێبانەی کە دڵخوازی خۆیەتی لە ماوەیەکی کەم لە شوێنێکی بچووک واتە شوێنێک کە بووی ناگەڕێ سەردانی هەموو ناوەندەکان دەکەوە ئەو کتێبانی کە خۆی دەیەوێت بە داشکانێکی بەرچاو بەدەستی بخە جیاوازەکە وەیە لە دەرەوە ناتوانێت ئەو داشکانە بەدەست بێنێ بەڵام لێرە هەموو ناوەندەکان لێرن و هەموو ناوەندەکان داشکانی بەرچاویان کردو داشکاندن بەڕێژەی چەند کراوە تا چەند لێرە داتوانێت خزمەتی خوێنەر بکرێ و تا چەند ئێرە ئەتوانێت خوێنەر بە کتێب ئاشنا بکاتەوە گبینی لە سوۆشیال میدیا هاوڵاتیان زیاتر خەریکی خوێندنەوەی کتێبە بەنامە تا چەند گرنگە بۆەوەی کە خوێنەر بتوانێت بە کتێب ئاشنا بە دڵنیاییەوە پێشانگای ئاوا کاریگەری خۆی هەیە کە بتوانێت خوێنەر ئاشت کاتەوە بە هەموو شێوەیەک بەڵام ئەوەی کە نرخەکەی ینی ڕێژەی داشکانەکە ڕێژەکەی بەرچاوە هەم جیاوازە لە ناوەندێک بۆ ناوەندێکی تر و لە 130 دەسی پێکردووە تا هەیە 150 داشکانی کردو و داشکانی بەرچاو کراوە بۆ هەموو ناوەندەکان سپاس بۆ تۆ بەڵەتشیا دیارە کتێبخانەکە بە 4 زمان کتێبی تیادا نمایش کراوە ڕۆژانە لە کاتژمێر 9 سەرلەبانی تا 6 ئێوارە هاوڵاتیان خوێنەران ئەتوان بنە کتێبخانەی گشتی سلێمانی و لێرە ئەو کتێبانێک کە دڵخوازی خۆیانە لێرە هەڵی بژێن